بەڵێ بێگومان کێشەی توندوتیژی بەرامبەر بە ژنان و کێشەی توندوتیژی خێزانی ئەتوانین بڵین کە ئێستا خێزانی کوردی لە قەیرانایە، کێشە خێزانیەکان و کێشەکان بەرامبەر بە ژنان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە، کێشەی کوشتنی ژنان هەیە لە کۆمەڵگەی کوردیە و ئەمە چارەسەرکردنی ئەم کێشانە زۆرجار لە یاسا کارپێکراوەکانی هەرێم و عێراقا باسی لێکراوە و ئەگەر ڕەبچکەینەوە بە دەستورەوە بە هەمان شێوەژ لە دەستورە باس لە یەکسانی و پاراستنی هەموو تاکەکانەکە بە تایبەتی لە مادی 14 دەستورە باز لەواکە کە هەموو کەسێک یەکسانە لە بەردەم دادگایەواتە ژن و پیا و هیچ جیاوازێکی نییە، بەڵام چۆن کاردانەوەی دەستور لەسەر یاسا کارپێکراوەکانمان هەیە بێگومان هەمیشە ئەبێ مقارنەی ئەوە بکەین و جگە لە دەستوریش ئێمە ئێستا لەم سەردەمەیە لە سەردەمێکی بەجیهانی بوون و کرانەوەی کۆمەلگاکانە پێویستە سوود لە ئیتیفاقات و معاهداتە نێودەوڵەتیەکان وەرگرین بە تایبەتی ئەوانەی کە عێراق ئیمزای لەسەر کردووە بۆیە ناکرێت تەنها لە چوارچێوەی یاسا کۆنەکانە بمێنینەوە بەڵکو لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگا لەگەڵ ئەوەی کە کێشەکان گۆڕانکاری بەسەریت ئێمە پێویستە یاساکان بگونجێنین. وەکو باسم کرد بە سەریحی نا بەڵام بەوەی کە ئەڵێ هەموو کەس هەموو تاکێک لە کۆمەلگایەکە لە کۆمەلگای یاخود عێراقا هەموو تاکێک یەکسانە و مافی ژیان و مافی یەکسانی و مافی گەیشتن بە خوێندن و ئەمانی هەیە کەواتە بۆ ژن و پیا وەکو یەکە بۆیە ناکرێت ئەم جیاوازیە بکرێت لە یاسا کارپێکراوەکانە بەڵام ئەوەی بەداخۆ زۆرجار لە کاتی جێبەجێکردنی یاساکانەوە بەهۆی عورف و عادات و تەقالیدەوە ئێمە کێشانەمان بۆ دروست دەبێت لەبەرەوەکو پێم وتی دەستوریش قابلی گۆڕانکاریە و دەستوریش ئەکرێت گۆڕانکاری بەسەرا بکرێ و بە تایبەتی لە ئێستاە کە خەریکی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستانن ئێمە لە کاتی خۆشیە کۆمەڵێک لە کەسان و چالاکەوان و ڕێکخراوەکانی پەیوەندیدار بۆ پرسە ئیشمان لەسەرەوە کردووە کە چۆن لە دەستوری هەرێمی کوردستانە جێ ئەوە بکەینەوە کە ژن تا ڕادێکی تر مافەکانی زامن کرابێت و مافەکانی پارێزراو بە یاخود جێدەستی ژن لە نووسینەوەی دەستورە هەبێت زۆر جارۆک و باسم کرد ئەکرێ لە ناو قانونەکانە یەکسانی یابێت هیچ کات لە بەردەم مەسەلەن دادگایەک یاخود لە ناو قانونیەکانی و تۆ ژن بۆی هەیە وا بکە پیا بۆی هەیە یاخود ئەگەر ژن تاوانێکی ئەنجام سزاکەی چی ئەگەر پیا و هەنێک تعدیلات کراوە بە تایبەتی لە یاساکانی هەرێما کە ژن و پیا وەکو یەک بێ بەڵام ئەسڵی بابەتەکە گەڕێتەوە بۆی کە زۆر جارۆک و باسم کرد عقلێتی ژن بەشداری نەبووتیە یاخود ژن بەشێک نەبووە لە نووسینەوەی دەستور و یاسا و ئێمە تا ئێستا مشەڕعی ژنمان نییە بۆیە ئەمە بەشێکە لە بابەتە سەرەکیەکە و هەندێک جاریش دژایەتی ئەکرێ بۆی کە ناکرێ بابەتی ژن زەق بکرێتەوە لە ناو یاساکانە یاخود لە هەنێ بابەتی ترا چونکە ئەمە جارێکی تر جیاوازی لە بینی چینەکانی کۆمەلگا دروست دەکات بەڵام ئەمە ڕەبتی بۆ هەیە جارێکتر کە تا چەند ژماری دادوەری ژن و پیامان هەیە لە ناو دادگاکانە کە زۆر جارۆک و باسم کرد ئەگەر دادوەرەکان ژمارێکی زۆریان پیاو بێ ئەکرێت زیاتر پاڵپشتی کەیسەکانی پیاوان بکەن بەڵامانەی ئەوە نییە کە دادوەرە پیاوەکان پشتگیری کەیسەکانی ژنان ناکەن یاخود نەعەدالەتی جێبەجێەکەن بەڵام وەکو باسم کرد هەنێ جار پیاویشکەیە دادوەریشکەیە بەشێکە لەم کۆمەلگایەوە دروست بۆ پەروەردە بۆ بۆیە هیچ نەبێت کاریگەری کولتور و عادات و تەقالیدیش لەسەر ئەوان ئەمێنێ بەڵام زیادبوونی ڕێژەی دادوەری ژن یاخود یەکسانبوونی ڕێژەی دادوەری ژن لەوە چێ کاریگەری هەبێ لەسەرەوەی کە خەڵک هەست بکە زیاتر پارێزراوە کاتێکە چێتە بەردەم دادوەرێکی ژن و باسی کەیسەکانی خۆی بکە بەڵام بە پێچوانەشەوە هەمانەکە بەداخۆ دادوەری ژنە بەڵام پاڵپشتی کەیسەکانی ژنان ناکە بۆ ئێمە ئیش ئەبێ لەسەر کۆی سیستەمەکە بکەین تا چەند ئێمە بڕوا و متمانەمان هەیە بە کێشەکانی ژن تا چەند ئیشەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژن ئیتر لە ناو خێزان بێ یاخود لە دەرەوەی خێزان بێ یەکێک لە داواکاریەکانی ئێمە سەبارەت بە هەبوونی دادگایەکی تایبەت بە کەیسەکانی ژنان لە هەرێمی کوردستانە ئێمە پێش دەرچوونی یاسای بەرەنگاربوونی توندوتیژی خێزانی دادگایەکمان هەبوو کە بە قەرارێک دەرچوو بوو تەنها کەیسەکانی ژنانی ئەبینی بەڵام دوای دەرچوونی ئەو یاسایە ئەو دادگایە نەما بەڵکو دادگای توندوتیژی خێزانیمان هەیە کە هەموو ئەندامانی خێزان لی سوودمەندە بەڵام یەکێک لە داواکاریەکانی ئێمە ئەو بۆ بە تایبەتی لەسەر کەیسی کوشتنی ژنان کە پێویستە دادگایەکی تایبەت هەبێ بە کەیسەکانی کوشتنی ژنان ئەو دادوەرانە ئەو مۆزەفانە ئەو محققانە تەنها بەرپرس بن لە بینینی کەیسەکانی ژنان بۆی اختصاص وەرگرن بۆی گرنگی زیاتر بە بابەتەکە بن بۆ ئەوەی بەڵگەکانی تاوان لە ناو نەچێەوە بۆ ئەوەی زوو کەیسەکانی کوشتنی ژنان یەکلایی بێتەوە بەڕاستی و مشتمڕایی کە لەم دوایانەیە ڕوویە لە ناو پەرلەمانی کوردستان هەنێکی تێبینی جدی بوون لەسەر یاساکە و هەنێکیشی بەداخەوە
مزایدە و قسەی گونجاو بوو لەسەر یاساکە چونکە ئەم یاسایە خۆی لە ساڵی 2011ەوە هەیە ئەو پێشنیازە یاسایەشی کە ئێستا لە پەرلەمانە هەیە هەمواری یاسا کۆنەکەیە بۆیە ناکرێتەوە ڕەدی یاخود دژی یاسایەک بۆچیتەوە کە خۆی 10 ساڵ زیاتر ئەم یاسایە جێبەجێکرێ و کۆمەڵێکی زۆر لە خەڵک لە خێزانەکان سوودمەند بوون لەو یاسایە بۆیە ئەکرێ هەنێ جار تێنەگەیشتێکی ڕوون بێ لە بابەتەکان هەنێ جار شێواندنی بابەتەکە بێ لە بەرژەوەندی لایەنێک و هەنێک جاریش دروستکردنی پشێوی بێ لە ناو کۆمەلگایە و نەبوونی متمانە بە کەیسەکان یاخود بەو کێشانی ئێمە ڕۆژانە ئەیبینین چونکە بمانێ نەمانوێت دوکوتم خێزان لە قەیرانایە و کێشەی خێزانیمان زۆرە و لە ناو کێشە خێزانەکانیشە ژن بە دەرەجەی یەکەم و مناڵ بە دەرەجەی دووهەم قوربانین بۆیە ناکرێت ئێمە لەسەر بابەتێکی وا مشتومڕێکی وا دروست بکرێکە بەشێکی زۆر لە کۆمەلگا بکەن بە دژی ئەو یاسایانی کە هەر خۆی لە ناو پەرلەمانە دەرچووە هەر خۆشیان ئیمزایان لەسەر کردووە ئەسڵەن پرۆژە یاساکەش هی خۆیان بۆ جارێکتر بێن دژی بۆستنەوە بەڵام بەڕاستی ئەمە لەوە چێت هەدەفێکی سیاسی حیزبی لە پشتەوە بابەتەوە هەبێ بەداخەوە هەر فترەی جارێک بابەتێکی وا ئەوروژێنرێ بۆ ئەوەی ئەسڵی بابەتەکان لە بیر کۆمەلگا بدرێتەوە ئەگینا پێم وانییە ئەگەر هەنێک لە پەرلەمانتارەکانیش وشیان نەبوو بێتن بەشێکی زۆریان قانونی بوون و باگراوندێکی قانونیان هەیە و خۆیان لە کاری مەیدانیە پێشتر لەسەر ئەو یاسای ئیشیان کردو بەڵام پێم وا بێ هەدەفێکی تر و مەبەستێکی تر لە پشتەوە هەبووە کە چۆن ئەم بابەتە بە تەواوەتی نەگاتە کۆمەلگا.